ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن هاوڕێنی بەڕێز هەموو شتێک هیوادارم باش بێ لە لای من هەموو شتێک باشە لە لای ئێوەش ئەگەر هەموو شتێک باش بێ دەست پێ دەکەین بەڵێ ئەم کاتتان باش ئێوارەتان باش هەموو شتێک لە لای من باشەوە دیارە لای ئێوەش هیوادارم هەموو شتێک تەواو بوو بێ بەڵێ لەسەر کۆمەڵێک بابەتی نوێ ئەمڕۆکەش وەکو هەموو ڕۆژانی دیکە قسە دەکەین هیوادارم سوودی هەبێ کاک شاهین عەبدوڵڵا بەخێربێی سوپاس دەکەم مەمنون پێخۆشحاڵم کە دەنگ باشە بەڵێ هەتاوەکو هاوڕێیان کۆ دەبنەوە لەسەر هەندێک بابەت بە کورتی قسە دەکەین لەسەر ڕووداوەکانی ڕۆژ قسە دەکەین و دوای ئەوە تەحلیل دەکەین باس لە ڕووداوەکانی کوردستان دەکەین و بەتایبەتی باس لە تورکیا و باکوور دەکەین بەڵام بمانەوێ نەمانەوێ ئەمڕۆکەش وەکو هەموو ڕۆژانی دیکە ئاڵۆزیەکانی ئێران و ئەمریکا لە کەناری هورموز هێشتا یەکێکن لە گرنگترین بابەتە جیهانیەکان هەروەکو دەزانن ئەمڕۆکە نرخەکانی نەوت بەرز بوونەوە لە دوای ئەوەی ئەمریکا هەڕەشەی بربەستکردنی دەریایی بۆ ئێران کردو نیگەرانی لەوە هەیە کە ئاڵۆزیەکان ڕێڕەوی هورموز و گواستنەوەی نەوت کاریگەر بکات خۆی لە خۆیدا ئەمریکا ئێمە پێشتر ڕامانگەیان کە پنتاگۆن بەڕێوەبەرایەتی کۆشکی سپی بەتوندی ئاگادار کردوتەوە کە چیتر ئەوان تەحملی ئەم جۆرە شەڕە ناکەن لەگەڵ ئێران وە ستۆکەکانی هێرشبەریان کەم بووە بەتایبەتیش موشک و تۆپ هاوێژی دوور کۆمەڵی کەرستی دیکە کە گرانبەهان وە لە هەمان کاتدا سیستەمی بەتاریەکانی پاتریۆت کێشەی زۆر گەورەی کەمبوونەوەیان تێدا هەیە ئەوە هەم بۆ ئیسرائیل هەم بۆ هێزەکانی سەندکۆم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وایە و پێشتر توانیان تا ڕادەیەک ئەم جۆرە کەلوپەل و کەرستەوچەکانەی ئاسیای ناتۆ و ئەوروپای ناتۆ تۆزێکی بکشێنەوە بۆەوەی ئیدارەی شەڕەکە بکەن و ئەنجامێک وەربگرن بەڵام هیچ ئەنجامێکیان بەدەست نهێنا ئێستاکە بژاردەی گەورەی ئەمریکا کە پێی وایە ئەنجام وەردەگرێت لە ناچاری ئەویش ئابلوقە خستنە سەر ئێران ئابلوقەی دەریایی پێی وایە ئێران لە ناوە خۆیدا تووشی کێشەی گەورەتر دەبێت و دیارە ئێران کێشەی ئابووری زۆر زۆر گەورەی هەیە کێشەی فەناسی زۆر زۆر گەورەی هەیە بەڵام و دیارە ئامانج لەوەیە کە یان ئەوەتە خەڵک هەڵدەستێ سەر پێ یان ئەوەتە ئێران بەخۆی چۆکدات لەو ناچار دەبێت لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت بە پێی داخوازیەکانی ئەمریکا چونکە ئەوەی پێشتر ئیعلان کرابوو لە پاکستان لە قەتەر بەیانیش لە سویسرا ئاخیر خوێندنەوەی بۆ کرا ئەمە بە تەواوەتی مانای دۆڕانی ئەمریکا دەدا و مانای ئەوە دەدا کە ئێران لە شەڕەکەدا براوێ و ئەمەش ئیسرائیل و بەشێک لە هاوپەیمانانی ئەمریکایی لە کەندا و زۆر زۆر ناڕازی کرد و ئەمانە گوشارێکی زۆر گەوریان خستە سەر دۆناڵد ترامپ بۆ ئەوەی لەمە پەشیمان بێتەوە ڕێگەی جیاواز بدۆزێتەوە ترامپ ویستی ڕێگەی جیاواز بدۆزێتەوە ئەویش کەنارە ئاویەکانی عومان بەکاربێنێ بەڵام ئێران ئەمە قبول ناکە ئێران هێرش دەکاتە سەر ئەویش چونکە لەناو ئەو ڕێککەوتنەدا بەپێی ئێران نابێ دەبێ گەروی هورموز لەدەست ئێران داوێت دانی پێدا بگرێت بەتەنیا ئێران لە ماوەی 6 ڕۆژدا باجەکان وەرناگرێت بەبێ پارە ڕێگا دەدا کە شتەکان هاتوچۆکن دوای 6 ڕۆژ ئێران خۆی ئیدارەی هورموز دەکا کە ئیدارەی دەکا بەشێک لە باج ئەگەر ناویشی باز نەبێ مەسرفەکانی لە کەشتەکان وەردەگرێتەوە کە لەوێ هاتوو چۆ دەکەن هەروەها دوو تەنکەری نەوتی ئیمارات لە هورموز بە درۆن
تێکشکێنران ئەبودەبی ئەڵێ ئێران بەرپرسیارە هێشتا بابەتەکە لە ئاستی جیهاندا لە ژێر چاودێریدایە و لە ئەوروپا بەدەست ئاگرکەوتنەوە دەناڵێنێ گەرمی ئەوروپا بە تایبەتی ئەمڕۆ لە کڕواسیا لە دەوروبەری ئۆمیس حتا کەسێک سووتە و ژمارەیەکی زۆر خەڵک بریندار بوون 1200 کەس بەتەنیا لە ئۆمیس ئەمڕۆکە ئاوارە بوون ماڵەکانیان سووتە ئاگریی وها زۆر کەوتۆتەوە و ئیسپانیا فەڕەنسا ئێستا کەش لە دەوروبەری ئۆمیس لە کڕواسیا بەردەوامە هەتا وەکو ئێستاش لە ئاستی ناوچەی پەیمانی بەرگری سعودیە تورکیا پاکستان یەکێکە لە گرنگترین گۆڕانکاری استراتیژیەکانی هەفتەکە پەیمانەکە بنەمای ئەوەیە کە هێرش بۆ یەکێک لە سێ وڵاتەکە وەک هێرش بۆ هەمووان هەژمار بکرێت ئەمە لە چێمان بیست هەتا وەکەستە نەمان بیستووە ئەمڕۆکە نازانم من بەڕاستی ئەمڕۆکە بەرچاو نەکەن ئەمڕۆکە ئایا ڕاگەێنرایە نا دەستورەکەی چونکە تاوەکەستا ئەمە دەستورەکەمان نبینیوە لە زاری هەندێک سەرچاوەوەیانش هەندێک کەسایەتی هەندێک وەزیرۆک و هاکەن فیدان هەندێک شتمان بیست کە ئەویش مادەیەکی تێدایە وەکو مادەی ناتۆ هێرش بۆ سەر لایەنێک هێرشە بۆ سەر هەمووان بەڵام هەر هاکەن فیدان ئەمە بە درۆژ دەخاتەوە لە ڕاستیدا ئەڵێ ئەو پەیمانەی ئەو مادەی پێنجی ناتۆش کۆمەڵێک خاڵیت تێدایە کە دەبێت لەگەڵ دەستوری وڵاتەکان یەک بگرێتەوە واتە ئەمە دەبێت لەگەڵ دەستوری سعودی و تورکیا و پاکستان یەک بگرێتەوە گفتوگویەکی زۆر لەو ماوەیە کرا بە تایبەتی ئیخوانەکان گوایە ئەم سێ وڵاتە مەسریان دەرخستووە کە ئەمە ئەسڵ و ئەساسی نیە درویەکی زۆر زۆر گەورەیە درویەکی ئیخوانانەیە مەسر دەرنەکراوە میسر داوت کراوە مەسر خۆی نەچووە مەسر کێشەیەکی نییە بۆ ئەوەی لەگەڵ سعودی و تورکیا و پاکستان اتفاق بکات لە هورموزدا مەسر لەگەڵ قبرس و یۆنان اتفاقی استراتیژی هەیە و بە شێوەیەکی ناڕاستەخۆڵەنەوە و اتفاقەدا ئیسرائیل هەیە وەلە بۆ مەسر دەریای سوور گرنگە واتە حوسیەکان گرنگە ئەمەیان خاڵێکی دیکە لەو اتفاقەدا ئیماراتی تێدا نییە دەرگا کراوەیە بەڵام دەرگا بۆ ئێرانیش کراوەیە بۆ مسرش کراوەیە بۆ ئیماراتیش کراوێ ئیمارات بۆ نەچوەناو ئەو اتفاق چونکە ئەو اتفاقە ئەکسانتێکی وای هەیە کە گوایە دژە ئیسرائیلە بەڵام زۆر کەس ئەمە بەهاڵە لێکەداتەوە دژە ئیسرائیلەوە کۆبڵێت چەک و تەقەمەنی لە ئیسرائیل ڕابکێشن شوور لە ئیسرائیل ڕابکێشکن ئەمە ناوەڕۆکی بابەتەکەی ناوەڕۆکی بابەتەکە خۆی لە خۆدا و اتفاقە زۆرێک اتفاقی هاوپەیمانی سەربازیە واتە هاوپەیمانی سەربازی مواتای ئەوەی نییە کە ئەوانە لە بۆ یەکتری شەڕ بکەن پاکستان بۆ سعودیا شەڕ بکە و سعودیا بۆ تورکیا شەڕ بکە شتیوان نییە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە لەو اتفاقەدا بە تایبەتی تورکیا و پاکستان سوود لە پارەی سعودیا وەربگرن بۆ ئەوەی سعودیا لە بواری چەک و چەکداری و چەک و تەقەمەیدا بەهێز بکەن چونکە هەردووڵەت پیشەساسی سەربازی بەهێزیان هەیە سعودیش پارەیەکی زۆری هەیە هەومان دەزانین لە هەمان کاتدا ئەو اتفاقە لایەنی ئابووری و سیاسیەکەی زۆر بەهێزە بەهێزترە لە بواری سەربازیەکەی و ئەمەش لە دەستی سعودیەدایە واتە هێزی ڕەدعی سعودیە بەهێزتر دەکات لە ناوچەکەدا مەسر ئەمەی ناوێت مەسر خۆی بەبرا گەورەی عەرەبەکان دەزانێت و ئەمەی ناوێت مەسر دەیەوێت خۆی بەخۆی هێزی ڕەدعی سیاسی و دیپلۆماسی و سەربازی ناوچەکە بێت و مەسر یەک لەو هێزانەیە کە لە پاکستانیش لە تورکیاش چەک و تەقەمەنی و سەربازیی زیاترە لە هەمان کەدا مەسر لەگەڵ لێنی ڕاستە هەم سعودیا و هەم ئیمارات پارە دەدەن لە مەسر بەڵام لەو ماوەیەدا مەسر زیاتر هاوکاری لە ئیمارات وەکردووە و ئەمەش خۆی بە قەرزاری ئیمارات دەزانێت بەڵام هەروەکوتن مەسەلەی دەریای سوور لێرەدا گرنگە واتە مەسەلەی حوسیەکان گرنگە مەسەلەی حوسیەکان مەسەلەیەکە کە پێشتر سعودیا تاقی کردوتەوە کە تاقی کردوتەوە هێزی گەورەتری لە ئێستا لە پشتبوونە و سەر نەکەوتەوە بەرامبەر حوسیەکاندا ئێستا کە لەمەدا سەر دەکەوێت سەر ناکەوێت نازان ئەمە پەیوەندی بە ئێرانەوە هەیە هەتاوەکو ئێران نشکێ لە بەرامبەر حوسیەکاندا ناتوانێت قەناعەتێکمان نادروست بێت کە سعودیا سەر دەکەوێت لە هەمان کاتدا
لنا سكدا السعودية والإمارات دو هزن لململاني زور قولة همو ولاة السنية كان هزك شير واقعي دروسناك يعني بشاري واقعي دروسناك لبرامبر إسرائيل ده بلام هر هموشان لإسرائيل ده ترسم تقل الإمارات هر هموشان ترسيشان لبرامبر إسرائيل هر همويان بالشيويك للشيوكان يارمتي إسرائيل ده هر هموشان إيدي هر هموشان ترسيشان لإسرائيل أقرب ما نمونه بين زور زرما هناك روخاندني بشار الأسد كاللايان ولاتان السني مسلمان أنزام درا لنا بدابة هي السعودية هي قطر هي إمارات هي وتركياش رولي الشيرة لخدمة إسرائيل داهي بيماني آشتي غزة كحول على الجينوسايد لبير خلق بباتو قضية فلسطين لبير خلق بباتو شيء تدايا باكستاني تدايا وانيا أو باكستان ما بيني شهباز شريف ما بيني بشيوية كي زور سوكانا وها بسني دونالد ترامب دا لكوبونه وكي قاعدة وكو بياوي آشتي لقلمي أما أنا همو كوماريك نشانا بلا أنا همان كده وكو ما إسرائيل أمانانس إسرائيل يستا بعشقاء علي دبي مسلمان سري بان بكريته نالي الشيعة والسنة هر دبي مسلمان نابل بميني يعني أو عنده فاشيستا مسلمان لبو هيز بلاتي شي مسلمان هيز شي مسلمان لبو دسنادا اتفاقي لقل بكري بيوندي شي لقل بكري يعني أو هاي وأما وادكاكا أم زورا إسرائيل لبو السعودية لبو باكستانيش ولبو تركياش ما ترسي دابي لو باري ولا عيني شي هي بلام هيزي شي رد على برابر إسرائيل نوكو هيزي كل ري واقع يشتك دك على دجي إسرائيل أما أنا فرق يعني هل نبو عندي إسلاك يكيش اللي ردا قيد بك حسيا كانت سليدك بدون مزانا لعين دا أجر شري أمريكا وإيران بقت اتفاقك ويعني حسيا كانوا أمريكا بقنا اتفاقك إيران وأمريكا بقنا اتفاقك بدوري مزانا للسياسة دا اشتيتي وقت بدور مزانا قران كريم إيران رؤدا والله بلا بدوري شي مزانا لعيني شي إسرائيل أجر راسنا خوش نبنا راسنا وخو لقل إيران لقل حسيكا اتفاقك وانش لرقاي إمارات اتفاقك لقل إيران بكري أقل إسرائيل بخوش يملك هل لبو عندي حسيا كان إستا بابتك زور قرنق يعني أقل حسيا كان بردوام للشركان يعندا لقل السعودية ناقتا هيج شوينيك والسعودية لبرامبر إمارات زورشتي بوناك لبو هندي رنگ بي السعودية براستي لكو تايدا بيهوي أو اتفاق وك خوي بمينيتو بلا مناوروكي شوي نبي ولا عين دا السعودية بيهوي لقل حسيا كان لقل إيران زور اتفاقي بكا استاكا هندك سرداي وهاد زارو بارد بيهن سرفاري هوي شرحيا بلا مروف بشيني تقول تماشاكا لميجو كشي تماشاكا ولو تجرباني كالسعودية ولي قلت له تماشاكا أمش تبع أشكال دي چونك السعودية برزاني أمريكا لنا مسكدا ناتواني السعودية بباريس أو اتفاقش هل أمدقي أمريكا لنا مسكدا ناتواني أمانة بباريس أما بوشيوية تدبريني دتسينا سر كوماليك بابتي ديكا ك العراق والسعودية يعني بيوندي بالعراق السعودية سوريا إيران وتركيا وهي أويش كشيء ميليشيا كانوا كاريجري إيران لسر سياسة عراق وبردواني ده هل وكو دزانن ماويكي دريجة علي زيدي للايان دونالد ترامب ديوي ديارية چي پێ بدرێ دیاریەکەی علی زەیدی دیاریەکەی
ئەو دیارەکە بە عەلی زەیدی دراوە ئەوەیە لە ئایندەدا ببورن هاوڕێیان لەو بینەدا ئەو هاوڕێیان لەسەر فێسبوک و لەسەر ئیکس تەماشان دەکەن وەرنەدرەوە لەسەر ئیکس و فێسبوک پەخشەکە نامینێ تکایە وەرنەدرەوە تکایە لەسەر کەناڵ یوتیوب بینەرمان بن بەردەوام بن لە تەماشاکردنی ئەو لایفە و ئەو هاوڕێیانەی تەماشامان دەکەن لە کەناڵی یوتیوب تکایە چرکەیەک لەسەر زەنگوڵی ئاگادارکەرەوە بکەن بۆی هاوڕێیانی دیکەش لە ڕێگەی ئەو چرکەیەوە بتوانن بێنە ژوورەوە ئەمما ئەم بابەتانە بابەتی زۆر گرنگن کە لە ڕێی تەکنۆلۆژیەوە بەرەو بتوانانی تەماشاکە ئێستا کە تەماشا دەکەن هەم پەیمانێکی عەلی زەیدی هەیە بە ئەمریکا بۆ ئەوەی کێشەی هەژدی شاوی میلیشیەکانی ئێران چارەسەر بکە کە ئاڵین چارەسەری بکە ئەوە نییە بە 24 ساعت چەکەکانیان لێ بستێنێتەوە بیان باتە ماڵەوە بەڵکو لەناو سیاسەتی عێراقدا لەناو دەستگای ئەمنی عێراقدا ئاوێتیان بکە ئەمانە دوشتی جیاوازن لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئێران لە عێراقدا هەم بەرپرسی ئەنجومەنی ئاسایشی ئێستا هەم سوپای پاسداران بە تایبەتی ئیسماعیل کەڵانی لەسەر ئەوە زۆر مکڕە ئەویانش کار دەکا بۆ ئەوەی ئەو هێزانەی ئێران کە لە عێراقدا هەن لە ئامادە باشیە ئێران گەشتۆتە ئەو قەناعەتە ئەمڕۆ ناسبەی شەڕێکی دیکەی هەر بەرامبەر دەکرێتەوە ئەم شەڕە کۆتایی پێ نهاتووە هاوڕێ ئەم شەڕە کۆتایی پێ نهاتووە و زەحمەتە کۆتاییشی پێ بێت دەبێت لە شەڕدا وایە دەبێت لایەنێک بەسەر لایەنێکدا سەرکەوێت لە شەڕی ئێستادا سەرکەوتنێکی یەکجارێک کچیمان نییە بەڵام ئەگەر هەردووچیان بخەینە تای تەرازۆ ئەمریکا لەو جەنگەدا هیچی قازانج نەکرد ئێران پێشتر وڵاتێکی زەرمەند بوو هەژار بوو ئێستاکە لێی دراوە هەژارتر کراوە بەڵام دەوڵەمەندەکە بەهێزەکە بێچارە ماوە و لەو هەموو داخوازیە گەورانە هاتووە سەر سەفر لە داخوازی ڕژێم چێنجەوە هاتووەتە سەرەوەی کە گەروی هورمز چۆن بکرێتەوە چۆن دەکرێتەوە ئەمە کێشەکەی لە بەڵام ئێران ئەمە دەزانێت ئێران لە هەموو ناوچەکەدا دەیەوێت لە بەرامبەر ئەوەدا هێزەکانی خۆی ملیشیەکانی خۆی متتەفیقەکانی خۆی ڕێک ئەو مەسەلەیە بەکراوەی ماوەتەوە هەتاوەکو ئێستا و ئێمە پێشتر زۆرمان لەسەر ئەوە قسە کردووە کە ئێران واز لە هەولێر نایێنێ بە تایبەتی لە هەولێر ڕستێمانش بەڵام بە تایبەتی لە هەولێر هەتاوەکو ئێران گارانتیەکی پێ نەدرێت کە لە کوردستانی عێراق و لە عێراقەوە هیچ هێرشێکی بۆ ناکرێت هەتاوەکو ئێستا ئەو چەکدارە کوردیانەی حیزبە چەکدارە کوردیانە هەتاوەکو ئێستا وەکو عنسوڕێکی جێرە شێوێنە و کە زمینی ئەوەیان تێدایە لەلایەن ئیسرائیل و ئەمریکا بەکار بهێنێن لە بەرامبەر ئێراندا لە عێراقدا هەر لە بەوەندەی تەماشا دەکەن ئەمڕۆ 3 درۆنی پڕ لە تەقەمەنی بەپێی دەستگاکانی دژەتیرۆ لەسەر ئاسمانی هەولێر تەقێنراوێتەوە و لە نێوان عێراق و سووریادا دەبینێت ئاڵوگۆڕیەکی زۆر هەیە لە هەمان کاتدا تەحەدیش هەنا تەحەدیەکان پەیوەندیان بە حەشدیش مەسەلەی ئێرانەوە هەیە و ئاڵوگۆڕیەکانیش پەیوەندیان بە بابەتی داعش و تێرۆر و بازرگانی سنوورەکانەوە هەیە عێراقیش لە ئایندەدا ڕێگە بیر لەوە بکاتەوە کە ڕێگایەکی ترانزیت لە بۆ ئەوروپا لە ڕێگەی سووریا بکات سووریاش چاوی لەوەیە ببێتە ناوچەیەکی ترانزیت لە نێوان تورکیا و عەرەبەکاندا بۆ دەریای سپی ناوەڕاستە ئەمە بابەتە گرنگەکانە دەمەوێ لەسەر مەسەلەی پرۆسەی چەکداماڵینی یانیش تەسفیەکردنی پەکەکە قسە بکە کە پەرلەمانی تورکیا لە 10 ئۆگوستۆس یاسایەکی مێژووی دەرخست بە ناوی یاسای هەوڵشانەوەی پەکەکە چەکدانان و گەڕانەوە و یەکخستنەوەی ژمارەی ئەندامەکانی یاساکە بە 400
68 دەنگ لە کۆی 600 پەرلەمانتەر پەسەند کرا. لەو بارەیەوە ڕۆژانە کۆمەڵێک پرسیار، کۆمەڵێک ناکۆچی و کۆمەڵێک گومان کە هەندێک لە هاوڕێکانم لە بۆم دەنێرن لە ئارادایە و ئەمانە بابەتگەری زۆر گرنگە. پێش هەموو شتێک خەڵکێکی زۆر سەرەتا چاویان لەوە بوو کە ئەو بابەتە کە ئۆجەلان و ڕوژان دوێتی پەکەکە قبول ناکە و ئەمانە لەوێدا کەوتنە هەڵەیەکی زۆر کوشتندا، چونکە هەم لایەنگرانی پەکەکە و هەم ئەوانەی کە بە هۆکارێک لە هۆکارەکە ڕۆژێک چەپلە لە بۆ پەکەرێ دەنوانیش هیوایەکیان هەیە لی تێنەگەیشتوونە نایناس کە 40 ساڵە 50 ساڵە یەکێکی و جەمیلبایە قەڵێ پەکەکە حیزبی سەرۆکایەتیە. پەکەکە نییە، پەکەکە حیزبی سەرۆکایەتیە. سەرۆکایەتی وەکو دەستگا دەبینەوە، ئۆجەلان وەک دەستگا دەبین، وەک شەخصێک، وەک فیزیکێک نایبین، وەک ڕۆحێک نای، وەکو دەستگایەک دەبین. حیزبی سەرۆکایەتیە کەواتە سەرۆکایەتی چ بڕیارێک بدە ئەو. لێرەدا پارادۆکسێکی زۆر گەورە هەیە کە پێویستە بکرێتەوە. ئەو پێشتریش لە ناو پەکەکەدا سۆسیۆلۆژیای جیاواز هەبوو. کاتێک ئاپۆ قسەیەکی کردووە هەموویان گوتیانە بەڵێ سەری خۆیان هەژاردووە، بەڵام لە کرداردا سۆسیۆلۆژیایەکی جیاوازتر هەبوو. ئەو بەری ئاوی فڕ، ئەو بەری ئاوی دیزلە و ئەو بەری ئاوی دیزلە. ئەو بەری ئاوی دیزلە چێە؟ کاتێک لە سووریا دەپەڕیەوە کوردستانی عێراق بەپێی لە ڕێقاسە دەبێ هیچ چارەت نییە، دەبێ خۆت لە ئاوی دیزلە بدەی. ئینجا دەچێ ناوچەی چیای سپی و ئەمانەوە نیە، ناوچەی زاخۆ و دۆهۆک و بادینە. و ئەو ڕێگایە ئەمە ڕێگای 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵی پەکەکە کە دەچوونە سووریا لە ئەو ڕێگەیان بەکاردێنە. ئەو بەری دیکە ئاوی دیزلش ناوچەی دێرەکەوە واتە ڕۆژ ئاوایە سووریایە. جا ئاپۆ قسەیەکی کاتێک هەواڵەکانی پەروەردە دەکردن لە هەمان کاتە ئاگاداری دەکردن یان شرەحنەی لێ دەکردن و یانیش تەعلیقێکی لێدەن. دەیگوت دەزانم ئێستا کە دەڕۆم لە ئاوی دیزلە دەپەڕنەوە ئەڵێن ئاپۆیە سەلام ئەسکی پراکتیکە دەوام. ئەوا قسەیەکە بە تورکیە یعنی سڵاو لە ئاپۆ با درێژە بەخۆکانی پێشومان بدەن. ئەوە مانای چییە؟ ئەوە مانای سۆسیۆلۆژیایەکی شامان هەبوو، سۆسیۆلۆژیایەکی شاخمان. ئەو دوو سۆسیۆلۆژیانە وەکو یەک نەدەبوو، بەڵام لەبەرەوەی پەکە حیزبی سەرۆکایەتی هەمیان دەیانگۆ بەڵێ ئەرێ لە کرداردا شتێکیکە دەرچوو. چۆن لە کردداری موسڵماناندا شتێکی لە قورئاندا شتێکیکە هەیە، نمونەیەکی ئەو شوێ و ئەمە هەتاوەکو ئێستا بەردەوام. بەڵام کاتێک ئاپۆ بڵێ کە محەممەد لە قایمقامەوە بکەنە مەدیر ناحیە، ئەمە شتێکی جودایە، ئەمە شتێکە دەبێ بکرێ بڕی کردداریە، دەبێ محەممەد دەربکرێ لە قایمقامێتی بکرێتە بەڕێوەبەری ناحیە. ئەوە وەک نمونە دێنەوە بۆی تێبگەن. ئێستا کەش مەسەلەی چەکداوە، مەسەلەی هەڵەشاندنەوەی پەکە شتێکی وایە. کاتێک ئاپۆ گوتی بیکە ئەکرێ، ئەو مانای ئەوە نییە کە ئاپۆ هیچ حیسابێک لە بۆ پەکە ناکە و یانیش پێسر بیری لێ ناکاتەوە ئایا پەکە ئەمە قبول دەکات قبول ناکات، ڕێگەی قبولکردنی هەیە نییە، چەندە، چۆن نییە. ئەگەر ئەو شتانە هەمووی نەزانی فەرمان نادەکرێت. بەڵام ئاپۆ لەمێژە دەزانێت کە پەکەکە لەناو چ قەیرانەدایە. ئەمە پێش جیرانی ئاپۆ ئەمە هەمووە. پێش جیرانی ئاپۆ و توێتی من ئەو پەکەکەی هەڵدەوەشێن. پێش جیرانی ئاپۆ لەسەر مەسەلەی شەڕی چەکداریدا تەڕەدود و ناکۆچی زۆر گەورەی هەبووە. ئاپۆ لە ساڵی 93 بەدواوە کەسێک نادۆزیەوە، لە هیچ بەڵگەیەک نادۆزیەوە کە وشەی کوردستانی سەربەخۆ لە دەمی ئاپۆ هات بێتە دەرەوە.
ئەمانە شتگەلێک نینە ئەمڕۆ کە کۆمەڵ کەس بۆکو بنیش لە دەمی خوێنەندە بیچوو پێش شتی بەڵام لێرەدا کێشەیەکیە ئەگەر بە بەڵگە بتوانم نیشانتان بدەم یەک دقە هەوڵ دەدەم بە بەڵگە نیشانتان بدەم هەندێک ڕنگ بێ ڕوونتر ببێتەوە چاوەڕێ بکەم یەک دقە بۆ نمونە بە ئەوەتان لە بۆ بێنمە سەرخە بۆ نمونە ئەوە ئێستا سەرخە چاوەڕێ گەریلا تیڤ یعنی لەندی یعنی تەلەڤیزیۆنی گەریلا نوێ کرایەوە ئەوە لە سەردەمێکدا دەکرێت لە سەردەمێکدا کە پرۆسەی چەکدانان لە ئارادایە پەکەکە ئەگەر گلەییشی هەبوو بێ لە پرۆسەکە لە یاساکە لە زمانەکەی کە لە مادەی دوو پەکەکە بە تیلۆریست دەزانێ و ئیمزای دەمپارتی لەسەرە ئەگەر ناڕازیش بێ ڕەدی ناکاتەوە کە ڕەدی ناکاتەوە لە هەمان کاتدا ئەمڕۆکە ئەوە لە هەواڵی ئەمڕۆی نوێی فرات نیوزدایە ئەڵێ ئێمە تەلەڤیزیۆنی گەریلامان نوێ کردووە باش کە گەریلا چەکدا بێ کە پەکە هەڵۆشێتەوە ئەو تەلەڤیزیۆنە ئەتوو بۆ نوێ دەکەیەوە جێگەی پرسیار نییە کاکە بەڵێ جێگەی پرسیار لێرەدا تەماشا دەکەین ئەو جۆرە بابەتانە هەندێک نیشانمان ئەدەن کە کێشەکە لەکوێدایە کە خەڵک لێی تێناکە ئەمەشیان وایە پەژاک بە بۆنەی پازدەی تەباخ لێ دوانێکی داوە یعنی بە بۆنەی جەژنی بەرخودان لێ دوانێکی داوە باش لە نۆتەکانی دوایی عەبدوڵڵا ئۆجەلاندا هاتووە دەبێ پەژاکیش لە شوێنێک ئەڵێ هەڵبۆ شێنرێتەوە لە شوێنێک هەڵدێ بگۆڕدرێ لە شوێنێک ئەڵێ دەبێ بخرێتە سەر ڕێچکەیەکی ڕاست ئەمانە کامیان ڕاستن کامیان ڕاستن ئێمە جارێ نازان بەڵام ئەمانە هەر هەمویان دەڵێ ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێ کێشەکە لەوەدایە کاتێک ئەوانە هەموو ئەم جۆرە دەنگ و باسانە کە میدیاکانی پەکە بڵاو دەکە هەمووی لە بۆ ئیستیهلاکی ناوخۆی لە بۆ ڕازیکردنی خەڵکی خۆیتە بەڵام ئەوە ڕێگا لە پێش ئەوە دەکاتەوە کە خەڵک لێی تێنەکە کە ئەوجانە 20 ساڵە چی دەوێت و 20 ساڵە مێدیای پەکە و لایەنگرانی پەکە کادری پەکاڵی ئۆجەلان تەکتیک دەکە یعنی درۆ دەکە نەخێ ئۆجەلان پێش گیرانی ئەمن شاهد حاڵم ئەم شتانەی ئێستا ڕوودەن بەشی زۆریان تەنانەت باس کردووە ڕاستە باسی لە چەکدانان نەکردو باسی لە هەڵۆشانەوەی پەکە نەکردو بەڵام باسی لەوە کردووە ئەو من لەو پەکەکەی ئیستیقالە دەکەم و پەکەکەیەکیکە دروست دەکەم پەکێکیکە دروست دەکەم معنای چییە بۆ دروستی دەکەم هەتا وەکو ئێستا ئەمانە ڕێگرن لەوەی کە خەڵک لە پەکە تێبگات چونکە مێدیاکەی شتێکی دیکە دەکات لە ڕۆژ ئاوا شتێکی دیکە دەگوت ئەمانە کۆمەڵێک بابەتی زۆر زۆر گرنگ کە دەبێ ئینسان باسی لێوە بکە ئێستا کە زۆر کەس هەن ئەڵێن پرسیاریان لە من کردووە بۆچی دەمپارتی دەنجی نەدا ویانش هەندێک کادری دەمپارتی دەنجێ نەداوە ئەمە ئەسڵ و ئەساس کادرەکانی دەمپارتی لە 100% دەنجیان داوە و ئێستا لە باکوور ئەوەی کاری هەیە ئەوەی چایخانەی هەیە ئەوەی ڕێستۆرانتی هەیە ئەوەی لە دائیرەیەک کارمەندی دەوڵەتە ئەوەی مامۆستای زانکۆیە ئەوەی دوکانێکی هەیە و ئەوەی هوتێری هەیە و ئەوەی سیاسەتمەدار و پەرلەمانتارە و ئەوانەی لە یاری فوتبۆڵ و وەکو ئامەد سپۆر و ئەوانە کار دەکەنەوە یانیش پیشێکیان هەیە هیچ کەسیان ئەو پرۆسەیان پێ ناخۆش نییە بۆ لەبەر ئەوەی هەبوونیە
دەوڵەت شتێکی وایە دەوڵەت هەر کەسێک لە دژی ئەو شەڕی کردبێت فیشەکەی تەقاندەوێت بە تیرۆریستە قەڵەمی دەدا ئەتو تیرۆریستی تیرۆرت کردووە دنیاش خراپە یان دەبێ ئەو دەوڵەتە بگۆڕدرێ اینجا زمانی خۆی لە بەرامبەر تۆ بگۆڕێ یان دەبێ ئەتو نەمێنی ئێران 1000 ساڵی دیکەش ئەو جمهوری ئیسلامی ئێرانە بمێنێ هەر بە حیزبی دیموکرات و کۆمەڵە ئەڵێ تیرۆریست 1000 ئیتیفاقیشیان لێ بکە 1000 ئاشتیشیان لێ بکە ئێوە لە دەوڵەت تێنیگەشتن دەوڵەت هێزی قودرەتە مقدسە نابێ ئەتو تەقەی لە بەرامبەر بکەی کە تەقەت لە بەرامبەر کرد ئەتو تێرۆریستی تێرۆریست ئۆغڵ و تێرۆریستی قەت ناوت ڕەش نابێتەوە هەندێک کەس ئەڵێن ئایا بۆ تورکیا ئەمەی لەوێ نووسیوە ئیتیفاقێکە تورکیا حازری کردووە وەکوتو ئەو خەڵکانی کە ناومێنە ئەو چنی توێژانی خەنەوە لەبەر ئەوەی پەککە تیرۆریستە بزوتنەوەی چەکداری تیرۆریستە کە بزوتنەوەی چەکداری کوردی هەبوو دەوڵەت بە تیرۆریستی زانی وە خەڵکی دیکە کە لە ناسنامەی کوردبوونی خۆیان بە خاوەن دەبن قبولی دەکەن ئەگەر ئەمانە دوو ڕێگان پێش یان ئەوەتە دەبی بڵێن پەکەکە تیرۆریستە یان ئەوەتە دەبێ کریمیناڵ بکرێن بۆتنی ئەتوڵێ تیرۆریست نیە تاهیر ئیلچی کە چالاکوانێکی زۆر زۆر گەورە بوو یاساناسێکی زۆر زۆر گەورە بوو و حتا ناکۆچی زۆر گەورەی لەگەڵ پەکەکە هەبوو قەت پەکەکەی نەبووە قەت پەکەی خۆش نوویستووە هێنیانە تەلەڤیزیۆنی گوتیان پەکە تیرۆریستیان نەگوتی پەکە تیرۆریست نییە چەند ڕۆژی پێ چوون لە ناو دیاربەکر لەسەر جادە کوشتیان لە کاتی چالاکی کوشتیان لە سەردەمی چیە کوژرا لە سەردەمی ئەحمەد داودۆڵی کوژرا کە دێتە سولەیمانیە و لە سمینارەکاندا بە کوردی قسە دەکا و خۆی بە پاڵەوانی ئاشتی دەزانێت ئەمڕۆ ئەو چین توێژانە بێگومان پێیان خۆشە لەو بەڵەیە ڕزگار ببن ئەوەش لە ڕێگایەک دەبێت کە بزوتنەوەی کوردی ئەوان مەجبور نەبن بڵێن بزوتنەوەکە تیرۆریستە بەڵام بزوتنەوەی کوردی کە بە تیرۆریست کراوە نەمێنێ بۆ ئەوەی ئەوان ئیستراحەت بکەن بۆ ئەوەی ئەوان بتوان بازرگانی بکەن فوتبۆل بکەن سیاست بکەن لە زانکۆ دەرس بڵێتەوە محڕیز نەبێ تاڵە بە یەکسبێنی لە مامۆستاکەی بپرسێ مەسەڵەن من مامۆستا دەناسم لە زانکۆی دیز بێ ئەڵێ کاکە تەڵەبەم هەیە لە دەرس لە کاتی دەرسدا لێن دەپرسی ئەڵێ پەکە تیرۆریستیانە ئەڵێم کاکە بەپێی دەوڵەت تیرۆریستە بەپێی پەکە شۆڕش گێڕە ئەڵێ بەپێی تۆ چییە ئەو پرسیارم لێ دەکە ئەحرازم دەکەن ئێ بڵێم تیرۆریستە نابێت بڵێم تیرۆریست نیە هەر نابێت لە کارەکەم دەرم دەخ ئەمە پێی خۆش نییە پرۆسەیە پێی خۆش کەواتە ئەی برایی سۆسیال مێدیا چی فێسبوک چی نەتەوە پەرست چی ڕێفراندۆم چی دەوڵەت چی نازانم چی ئەمانە لە واقعەدا ئەو قسانەیە تۆ دەیکەی ئەو بڕوو بیانێ ئەتۆ بە دویانەی ئەو ئاخۆفەی تۆ دەیچێشی تەسلیم بوو ڕۆدۆڕا فڕا کڕا ئەمە لە ڕووی واقعیەتەوە هیچ بنەمایەکی نییە ئەمان هەمووی سەفسەتەیە هیچی دیکە کەواتە لەو پرۆسەیەدا یەک شت هێستاکە بزوتنەوەی کوردی نامەشروع هەمووی نامەشروع ئەوانەی نزیکی خەتی بارزانیش نامەشروع لەیلا زانەش نامەشروع لەیلا زانە پەیوەندیش زۆر خۆشی لەگەڵ ئەردۆغان هەیە ئەو هەموو ساڵە هەی بۆ ئێستا شەیدی بەڵام نامەشروعە ناوێری سیاست بکات ناوێت لە دێهاتەکەی دەرکەوێت بۆ لەبەر ئەوەی لەیلا زانە ناڵێ پەکە تیرۆریستە ئەگەر ئەتۆ دەتەوێت مەشروع بی وەکو کوردێک دەبی وەکو هودا پار بکەیت دەبی وەکو جاشەکان بکەیت دە بڵێ پەکە تیرۆریستە کە نەگوت پەکە تیرۆریستە ئەتۆش وەکو ئەوانی لە بۆ هەندێک ئەمانە هەر هەمویان دەیانەوێ گۆڕانکاریەک ڕوو بدەن ئەو بابەتە بابەتێکی زۆر زۆر گرنگە ئینسان بۆ شێوەیە لێی تێ بکەن
باش أو بروسيا على كردي تدنيا ما في كردي باشا بروسيا كردي نية العرادة أما تنزر دوباره دكينو أتو بوم جوي خود فمود لجوي خود دانا ولو بوتينا شتك نية بناي بروسيا كردي كاك أو اتفاق كلا بيني أوزلان ودولة تركيا أوزلان دولي مشروعية بدي من فكت دني كرتو مختصري هيتي دي كنيا اشتكاني دي كلا شوني خيان ماو فككش دستي لتيكوشاني ناس نامور برندا بتنيا أو بتعهد جددا كشريط سكداري لتجي دولة ناكا بو شريط سكداري ناكا تشونكا نايهوي الدولة تجي كردي سر بخوي دروسكا نفكك نيت حزبك ادعاء وانا كان دولة تجي سر بخوي كردي دروسكا وانيا كابراي شاعر هنرمند مصر فيسبوك داوادك بەڵام ئەگەر پیاوی بە سازەکەت بە زۆڕمەیەکەت بە شعرە هیچ پوچەکانت دەوڵەت دروستەکەی فەرمو درستیکە ئەوە ئۆزرا خاینە تۆ دروستیکە دێ ئەوە تاڵەبانی خاین بۆ تۆ دروستیکە ئەوە بارزانی خاینە تۆ دروستیکە هیچ کەسێک داوای سەربەخۆی ناکە کە داوای سەربەخۆی ناکەێت شەڕی چەکداری دەبوو چییە پاشان شەڕی چەکداری لە سەردەمی ئەوڕۆدا کۆنتڕۆڵ دەکرێت بە حیزبوڵڵا کەشتەوە بە حوسیە کەشتەوە بە جاشەکانی ناتۆشتەوە دەبێت کۆنتڕۆڵ بە هەموو جاشەکە لەسەر ئەوە رووسیا کۆکە چین کۆکە پاکستان کۆکە ئێران کۆکە تورکیا کۆکە ئەمریکا کۆکە بەریتانیا فەڕەنسا هەڵمانیا ئەمریکا هەم چونکە سیاسەتی نێودەوڵەتی تەحملی ئەوە ناکە لە هەر وڵاتێکدا کۆمەڵێک ملیس و چەکدار هەبێت ئەمریکا ناتوانێت لەگەڵ پەکێ ئیتیفاقکە ئەمریکا ناتوانێت لەگەڵ پێشمەرگەش ئیتیفاق أمريكا ناتوانێت حوسەکانش اتفاقش بکە اتفاقەکە کاتیە بێمعنایە حتا نایەسەیە ئەمریکا دەبێت بۆ نمونە لەگەڵ عێراق اتفاق لەگەڵ ئێران اتفاق لەگەڵ سووریا اتفاق کەواتە نابێت سووریا ببێتە لیبیا نابێت سووریا ببێتە ویان ئێران ببێتە عێراق ببێتە لیبیا چونکە ناتوانێت لەگەڵ اتفاق تێک دەچی وەزعی ئەمان دەبینی حوسەکان چ دەردێک دەکەن ئەوە سیاسەتی نێودەوڵەتیە لە بۆ هەندێ سیاسەتی نێودەوڵەتی ئێستاکە هەموو مەشروعیەتێک دەداتە هەموو قودرەتێک داتە دەوڵەت لە بەرامبەر ڕاپەڕینی چەکداریدا هەموو هێزێک بەکاربێن ئیسرائیل 700,000 کەسی کوشت کەس قسەی نەکرد کەس نەیتوانێت قسە وكاش قصة معك أجر قصة شيء بتنيا قصير أوزلان أما يبيني أوزلان إسلاك بدولة ضلي كوات التواضع أمن سكا كان كارناكا ياساي سياستي نيودولتي همو دصاتك بدولتي نتويدة دا أجر من شري خندق نكر لناهم بابم سوداني وحتى تسكن بدز دابي هدفو لەیلا زانا و دوکاندارێک و کەسێک کە لە زانکۆ و مامۆستایە و ئەوانەش هەمویان بەهۆی من لەناو دەستن و ئەمانە لە من دوور دەکەون حتا ناچار دەبن بڵێن پەکە تیرۆریستە بۆی بمێنێ ئەگەر نا وەکو تاهیر ئەڵچی لە جادە دەیان کوژن لە بۆ هەندێ من ئەو پەکەکەی کە بەکەڵک نایە ئەو چەکەی کە بەکەڵک نایە دەدەمێ ئەتۆش مەشروعیەتم بدێ بۆ ئەوەی ئەمن بتوانم مشروع بم بێمەوە سیاست بکەم و بمێن خلاص و براوە ئەوە پەیوەندی بە کورد و مرد و مافی کورد و شیوان نییە ئێوە بۆ تێناگەنەوە ئەمریکا چەکدارێکی وەکو شەرعی نەکردێ دەوڵەت ئەتۆ ناکاتە دەوڵەت چونکە شەرع پێویست بوو لەوە دەوڵەت سووریا لەناوچوو بوو سووریا دژمنی گەورەی ئەمریکا بوو دژمنی گەورەی ئیسرائیل بوو دیوارێک بوو لە بەرامبەر ئیسرائیل استراتیژی ئەمریکا ئەوە بوو لە دوای 7 ئۆکتۆبەر ئیسرائیل دیزاینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە سووریا لە بەرامبەری ئاستەنگ بوو دەبێت ئەو سووریای هەڵوەشێتەوە کە ئەو سووریای دەبێت هەڵوەشێتەوە چێ دێتە شوێنی مەزلوم عەبدی بێ نابێ چونکە سووریا پارچە پارچە دەبێت دەبێتە ئەمریکا سووریا سووریایکی پارچە پارچەی ناوێت نایەوێت سووریا بێتە لیبیا
عرب لولاية وكرد لولاية وعلوي لولاية وسني لولاية وتصندل تركمان لولاية ايزيدي لولاية دروز لولاية تصندل دەبێ یەکێ بێ کە بتوانێت هەم نزیکی خەتی سنی بێ مسلمانی سنی بێ ئەمریکی نزیکی ئەمریکا بێ هەم بەدەستی ئەمریکا پەروەردەکرا بێ و هەم کەسێکی عەرەب بێ کەسێک بێ لە لای زۆربەی زۆری سووریەکان لە کۆتاییدا قبوڵ کرا بێ ئەگەر لە سەرەتا تیرۆریستی بێت جاشی ئەوانی دیکە کار بوون بە کار هاتن کاتەکەیان تەواو بڕۆی ئەتۆ کە چەکت هەڵگرتووە خۆت دەکەی ئامراز لە بۆ ئەو شت قومار دەکەی ئەمانە بابەتی جیاوازن دەکەڵیان مەکە لەبۆ هەندێ دەبێ مرۆڤ ئەو مەسەلەی نێوان ئەو ڕێککەوتنی نێوان ئۆجەلان و تورکیا وەک ڕێککەوتنی نێوان ئۆجەلان و تورکیا هیچی دیکە نییە هیچی دیکە نیە شتەکانی دیکە لە بینی لە ناوچەی خۆیان ماوە تورکیش نەتەوە پەرستەکەی جارانە پەکەکەش کورد پەروەرەکەی جارانە باوەڕ بکە هیچ شتێک نەگۆڕا ئەوان کاری خۆیان سبەینێ هەر دەکەن ئەوەی گۆڕاوە دەبێت تۆ مەشروعیەتی کرد ئەو مەشروعیەتە پەیدا پەیدا دەکرێت بێگزار ناکرێت و لە بۆ ئەوەی ئەوە بکرێ ئەوە لە بۆ تورکیاش پێویستە چونکە تورکیاش دەیەوێت بەڕاستی دەوڵەت دەیەوێت لە پەکەکە ڕزگاری بێ کێشەی پەکە چارەسەرکە بەڵام بۆ ئەوەی چارەسەری بە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە 8 ساڵە دەرسێکی بە تورکەکان داوە دەرسی فاشیزمی تورکی لەسەر ئەوە 16,000 کەس یعنی ئەڵێن چەند هەزار کەس کوژراوە ڕاستی 6,000 کەس ئەوەندەی بزانم 6,000 کەسە 8,000 کەس لەمانە سەرباز و هێزە ئەمنیەکانی تورکیا ئەوەی دیگە هەمووی کوردە هەمووی گەریلایە و کوردە و خەڵکی دێهاتە و ئەوانە 8,000 کەسی جاش و عەسکەرە زیاتر عەسکەرە و ئەمڕۆ تەماشا دەکەی ئەردۆغان خەڵی لاوازی زۆر برسی بوو لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئیدارەدان ئیدارەیەکی زۆر زۆر خراپ لە ڕووی جەمسەرگەرایەکی زۆر زۆر گەورە هەیە لە تورکیادا بازار خراپە ئیدارەدان خراپە گەنبەڵی زۆرە مافیا زۆرە ئەگەر بێت و تورکە تونندڕەوەکانیش کە خەڵکیان لێ کوژرایە لەو شەڕە خزم و کەسیان لێ کوژرایە ئەوانش لە خۆی دوور بکاتەوە لە هەڵبژاردندا دەدۆڕێن لە هەڵبژاردنەکەش بە زۆر بباتەوە ژێری لەق لە بۆ هەندێ دەوڵەتی تورکیا تەحملی ئەوە ناکات جارێک پرۆسەیەک ساز بکە و بڵێ مافم بە کورداندا و فلان مافم پێدان و با جەمیل بایقیش بێتەوە لە دیاربەکر لە بۆ خۆی بێتە سەر شانۆ و خەڵک چەپڕەی بۆ لێ بدە و مراد قەرەیلانیش بێت وا بکە وا بکە وا بکە نەشتی واسەوە قبوڵ دەکەن قبولیش ناکە و ئەو ڕۆکە هاوسەنگی هێز لە هاوسەنگی تۆ زیاتر ئەوی ڕۆژێ دوێنێ بوو برادێک دەیگوت کوردەکان چەچیاندانە تورک چەچیدانە یا حول ولا قوة إلا بالله ئەوە کابرا خۆی بە پرۆفیسۆر دەزان ئەیگوت کورد چەچیدانەیە دەبێ ئیلا دەوڵەتیش چەکدا ئەو عەقڵەی تەماشاکە خۆی لەکوێ دەبینی چەند گەورە دەفڕێ یعنی ئەما کێشەیەکی زۆر زۆر گەورەی لە معریفەتی کوردیدا نە دەوڵەت دەناسی نە هێز دەناسی نە سیاسەتی نێودەوڵەتی دەناسی وە پەکەکەشمان هەیە ئەوە چاپە من یەکەم نیشاندان ئاستی کادرەکان و لایەنگرەکانم نیشاندان کە ئاستێکی چەند هیچ و پوچی هەیە کە دەستگای چەند هیچ و پوچی هەیە کەنەکەیەکی سەگ و سەگبابی هەیە
زبير ئایدارێکی هەیە ساڵێک پێش ئێستا هاتە سەر تەلەڤیزیۆن گوتی ئێمە ئامادەین لەگەڵ ئیسرائیل اتفاق بکەین. دوێنێ هاتەوە سەر تەلەڤیزیۆن گوتی ئێمە ئامادەین تورکیا گەورە بکەین. ئەو پرۆسەیەکی باشە ئامادەم بچمەوە. تخوا وەرە لۆ سەر لۆ قەشمەریاتە دەرخن. ئیسرائیل ئەتو دەوێت اتفاقی لێ بکەین. ئیسرائیل بە ئاشکراڵێ من ئەم جارە دوای شیعەکان سەرەی سوننەکان دێن سەرەی تورکیا دێن. شتی وان نابێ ناشکوان. ئیسرائیل با بچێ حیزبوڵڵا چارە سەر کاتجارێ بە حەماس چارە سەر کاتجارێ. ئەمجا بچێت لە تورکیا بدە لە پاکستان بدە لە سوننیەکاندا. بەڵام قسەیەکی وا دەکەن. یعنی تورکیا تهدید دەکەن. یا تو ئەڵێ پەیوەندی لەگەڵ دەکەن. ساڵێک دوای ئەوە ئەڵێ ئەمن دەمەوێت تورکیا گەورە بێت ئەمن دەچمەوە. ئەوە کامیان دەچوو. ناویشی لە مەنای سیاست. ئەمە ئەو کەسێ ئەوە گوایە سەرکردەیەکی ڕێکخراوەکەیە لە ئەوروپا. ئەوە ئاستەکێتی، ئەوە سیاسەتەکێتی، ئەوە ئەخلاقەکێتی. کێشەیەکی زۆر گەورەیە دەرامەکەدا. دەبێ ئەمە بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. یعنی مرۆڤ سەرگی دەرناچێت چی بکات چی بڵێ چی نەڵێ. خەڵکەکەش کە کڵاوی نەتەوەپەرستی و ناسیۆنالیزمیان لەسەردانەوە ئەوانە ناسیۆنالیست نییە بێگومان. کابرا دانیشتووە لە عێراق هەفت-هەشت دەفتەرێک نازانم دەفتەرێک موچەی پەرلەمانتەری هەیە تەقاعودی هەیە لە بەریتانیا دانیشتووە لاقی لە سەلایەک داناوە خۆی قەڵاو دەکا 24 سەعات لەسەر پۆست شتێک دەنووسێ گوایە ناسیۆنالیزمی لەناو برد ئاپۆ مافی سەر بەخۆی لەناو بێت ئاش بەتاڵی کرد ئاش بەتاڵمان پێ دەکات. ئەتو چ ناسیۆنالیستێکی موچە لە بەغدا وەردەگری. چۆن زوبێر ئایدار و ڕەمزی قەرتاڵ ئەو هەموو ساڵە موچەیان لە پەرلەمانی تورکیا وەردەگری. کاتی خۆش 20 ساڵیش بەش 30 ساڵیش بەش کە لە بەلجیکا بوو موچەیان لە پەرلەمانی تورکیا وەردەگری. چێ ئەڵێ درێە باڕووبڕوون بێت. ئێستا کە کابرای ناسیۆنالیستی کوردی عێراقیش عین شتەکە. باشە تو ناسیۆنالیستی ئاپۆ خیانەتی کرد داتۆ بڕۆوە. ئەو کیلێت هەندێک کیلۆکانت دانێ بڕۆ شاخ لە بۆ ناسیۆنالیزم و دەوڵەتی کوردی یەک ڕێگا هەیە ڕێگای چەکداریە ڕێگای دیکە نییە. چەکداری شەڕ بەتەنیا لە بۆ دەوڵەت دەکرێت لە بۆ هیچ کارێک لە شەرتی ئەمڕۆدا هەر کەسێک بێهێوێت بڵێ ئەمن مەشروعیەتم دەوێت مەشروعیەتی چەک هەڵگرتنم دەوێت مەشروعیەتێکت دەدەمێ بە مەرجێک دەوڵەتت بوێ هەیە تو بڕۆ بیکە چەک هەڵگرە دەبڕێت چ ڕێگە لێ کرد نایک. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و ئەمە لە سۆسیال میدیاکاندا خۆیان بەتاڵ دەکەنەوە. بەڵام هەروەکوتم کاکە مەسەلەکە دەبێت لەو چوارچێوەیە تەماشای بکرێت لەو چوارچێوەیەدا لێکی بدەیەوە هەموو بوارەکاندا لێکی بدەیەوە زۆر باشتر دەبێت. درێژەی کێشە بابەتەکە بەڵام هیوادارم سوودیە بوو و ئەیوە لەگەڵ ئەو بچوونەدانیان نا تعلیقتان هەیە بۆ نمونە فەرموو ئەو لیnkە لینکی ئەو لایفە شێر بکە تحلیقی خۆتی لەسەر بووسە با دوو کەسی دیکەش بیبینە با دوو کەسی دیکەش قسەی لەسەر بکە. بەڵێ تەماشا دەکەم بزانم لەکوێ پرسیارێکیە پرسیاری کاک جۆلیان سەدم جوابدایەوە ئەوانەی دیکە پرسیار نین. ئەو کاک بێڕوونێک هەیە ئەڵێ هەتا 2030 عێراق و سووریا پارچە دەبن و تورکیا لەناو دەچی و زەلانی و مەلایی لەناو دەچن و کوردیش دەبێتە دەوڵەت وەی پیرۆز بێ. کاک ئومێد پرسیارەکە چێ بابی خوێنەوە زۆر ڕاستە شکارێکە سەبارەت بە کوردەکانی مووقعی هەولێر بەڵام خۆ پەژاک لەبن
دەستی دانیە چۆن دەبێ ئەو گەڕنتیە وەربگرێت ئەدی احتیمالی هەیە هێزەکانی حیزبەکانی دیکە بچن بنباڵی پەژاک یاخود شاخ یاخود شاخ چۆنە وابزانم مەبەستت ئەوەیە احتیمالی ئەوە هەیە کە پەکەکە بچێ خۆی لە ژێر دەمامکی پەژاک حەشار بدا احتیمالی ئەوە هەیە بەڵام تورکیایەک ئەگەر بیهێ پەکە چەکدار بکە دەبێت ئەوە قبول نەکە چونکە ئەمە بە دوو جۆر لە زەرەری تورکیایە یەک هیچی نەکردووە پەکەی بێچەک نەکردووە پەکە نەماوە بەڵام چۆتە ناو پەژاک لە هەمان کاتدا لەولایەنەوە لە بۆ تورکیا زەرەری هەیە ئەو هێزە زۆرە لە ناو پەژاک پۆتانسیلی ئەوەی تێدا لەلایەن ئیسرائیل بەکار بێنرێت لە دژی ئێران و تورکیا و پاکستان و سعودیا و حتى عراق و هیچ کەسێ حتى وڵاتی دژمنی ئێرانیش نیان هەوێ ئێران بڕوخێ بە تایبەتی نیان هەوێ ئێران بڕوخێ بەدەستی ئیسرائیل ڕۆلی تێدا لە خۆیان دەترس لە هەمان کاتدا هیچ کەس نایهەوێ ئێران بڕوخێ چونکە ئێران بڕوخێ ئێران دەبێتە لیبیا ئەوان نیان هەوێ لیبیای دیکە دروست بن یەمەنی دیکە دروست بن عراقی دیکە دروست بن ئەوان دەیان هەوێ سووریای دیکە دروست بن ئەگەر ڕووخاش دەبێت سنوبێتە سووریا چێ هەیە لەو ئێرانەدا ببێتە جارێ هیچ کەس دیار نییە ئەحمەد شەرعیش سەر نەکەوتوێتەوە کوێستا دروزەکان لە شوێنی خۆیان هێزەکانی سووریای دیموکراتیک لە شوێنی خۆی تێتاوە کوێستاش چەکدارەکانی پاراستونە لەگەست لە حکوومەتی سووریا لەناو گفتوگۆدایە هەندێک شتی بەدەست خینێ هەندێک پۆست و هەندێک کار دەکا بە تایبەتی کاری زیرەکانش دەکا بەڕامی کاری سەرچینە ئاوارەکان دەگەڕێنیتەوە کۆسب زۆرن بەڵام هەوڵیش ئەدا لە ئافرین زۆری گەڕانەوە سەرکەوتوش بوو ئێستاکە نۆرەی سەرێکانی هەیە لە سەرێکانیدا هەندێک کێشانە چونکە گەورەترین استراتیژی کورد ئەوە نییە ئەتۆ بچی داوای سەر بەخۆی بکەوی داوای فدرالی بکە و درشمی گەورە و قەڵەو گەورەترین استراتیژی کوردەکان لە شوێنی خۆیان دەرنەچ کورد ئاوارە ئەوە بابەجر زۆر گرنگە بەڵام شەرع تاوە کوێستا حکمی تەواوی لەسەر سووریا نییە داعش ماوە عەلەویەکان ماوە درۆزەکان ماوە هێزەکانی سووریای دیموکراتیک و کوردەکانیش ماوە وەلەوبەریش مەترسی حەشدی شەعبی لەسەرە لەوبەری حیزب الله هەیە لەوبەریش ئیسرائیل لەسەرە لەبۆ هەندێ ئەمە ئەوەی خەیاڵ دەکرێت کە پەکەکە بچێتە ناو پەژاک بەهێز بکرێت لە دژی ئێران شەڕ بکرێت ئەمە زەحمەتە ڕێگای تێدا بچێت بەڵێ ڕاگەیاندنی پەکەکە و لایەنگرەکانی بەشێکی پەکەکە دەیانویست لە بۆ ئەوەی ئەو بۆشەیە دەرونیە پڕ بکەنەوە کە خەڵک پێیان نەڵێ شکاون لە ڕۆژ ئاواشکان لە باکووریش تەسویە بوون یان ئاژمەت هەڵتان کرد من ئەوە بەکار ناین بزوتنەوەی کوردی لە هەموو شوێنێک شکایە بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی شکاوە 20 ساڵ شکاوە 30 ساڵ شکاوە هەمووی شکاوە بارزانیەکەشی شکاوە تاڵەبانیەکەشی شکاوە ئۆجەرانێکەشی شکاوە قاسم لەوەکەی هەر تەفرەت و نابووە نییە شکاوە ئەمە هیچ بەڵام من ئەوە بە ئاژمەتاڵ نازانم بەڵکو بزوتنەوەی کوردی لە ڕووی استراتیژی پاشەکشەی کرد ئەمە سۆسیۆلۆژیایەکی زۆر زۆر ڕاستە زۆر زۆر تەبیعیە چونکە دەوڵەتی سەربەخۆت پێ دروست ناکرێت برادرێکم هەیە لە هەولێرە کاتی خۆی گەریلا بۆ قاتشی لە سەردانەیە مەسەڵەن ئەوێ ڕۆژە گلەیی دەکات ئەڵێ باشە بۆ دەبێت دەوڵەتی فەڵەستین مەشروع بێ بەڵام دەوڵەت بۆ کوردی مەشروع نەبێت کاکە مەشروعیەتەکەی لەولادانی بەڵام دەوڵەتی فەڵەستینی ئیسرائیل بە خوددانی پێداناوە ئیسرائیل بە خوددانی پێداناوە ئەوە نەتەنیا هەیە ڕێگانادا بەڵام دەوڵەتی ئیسرائیل پێشتر لە نەتەوەی گرتوەکان ئیمزای کردو کە دان بە دەوڵەتی فەڵەستین دەنێ ئەمریکا دانی پێداناوە فەڕەنسا دانی پێداناوە رووسیا دانی پێداناوە چین دانی پێداناوە نەتەوەی گرتوەکان دانی پێداناوە ئیسرائیل بە خوددانی پێداناوە و قەزیەی فەڵەستینی پەیوەندی بە تەنیا بە ئیسرائیلەوە قەزیەی کوردی پەیوەندی بە 4 ئیسرائیلەوە ئەو بابەتانە گرنگن مرۆڤ لی تێبگا بە شێوەیەکی عاقلانە شڕۆڤی لەسەرکە نەک بە هەستێکی شاعیرانە هەستێکی هونەرمەندانە
لە بۆ هەندێ ئەو بابەتەی پەژاک و ئەوە ئەو جەناب قسەی دوایی لەسەر کردووە کە چەند قسەیەک دەکات مەبەستی تەواوکانیانە لەلایەک ئەڵێ دەبێت بگۆڕدرێت لەلایەک ئەڵێ هەڵەوەشێتەوە لەلایەک کەش ئەڵێ دەبێت بخێتە سەر ڕێگای ڕاست ڕێگا خەڵەتە چییە احتیمالە باس لەو پەیوەندیانە دەکات کە ئیسرائیل هەوڵی لەگەڵدا ئیسرائیل هەوڵی بەتەنیا لەگەڵ پەژاک داوە نەخێر لەگەڵ زۆرانی داوە سیپان هەموو لە لیستی تیرۆری تورکیا هاتە دەرەوە نازانم معنە هیچ نییە نەخێر ئەو بابەتە نەخوێندەوە لە ئیکس نووسراوە تکایە دوای تەواوکردنی لایفەکە کاکومێت هەوڵ بدا لە بەشی چاتدا بابەتەکەم لە بۆ دانێ بزانم چیە کاک دیار عومەر کاکیوە لەلایەنی لایفەکانی پێشوو باسی ڕۆژ ئاوات کرد نازانم گوتت چەکدارەکان لە 4000ەوە دەکرێنە 12000 قسەیەکت کرد بەڵام دوایی هیچ باس نەکرد نەمگوت دەکرێنە ئەوانە پێش لە ڕووی لە ئیتیفاقەکەی ئێستادا اتفاقی 29مان اتفاقی بارزانی مەزلوم عەبدی ئەو والیەکەی دۆناڵد ترامپ ئیرۆشەڵاتی ناوەڕاست ناوی چییە لەگەڵ ئەحمەد شەڕەکە لە هەولێر ئیمزاکراوە لەوێدا باس لە سێ لیوا دەکە هەر لیوەیەکی 1300 کەس زیاتر بەڵام لەو دواییانەدا لە هەندێک دیداردا باس لەوە کراوە باسییان لەوە کرد نەگەشت اتفاق باسییان لەوە کردووە ئامادەین لە بۆتان بکەنێت 12000 بەڵام اتفاقك لەسەر ئەوە نەکراوە گوت و بێژ بەردەوام دەکەن هێزەکانی سووریای دیموکراتیک ژمارەیەکی زۆری هەیە ڕەنگ بێ 15000 هەرچەندە ژمارەی شارکەری هێزەکانی سووریای دیموکراتیک پێشتر پف درابوو ئەو 100,000 کەسە پف درابوو لە ڕاستیدا 8000 کەس سی شارکەری هەیە 8000 کەسی شارکەری هەیە و پێشتریش ئێستاکەش وایە ئەوانە ماوە بەڵام لەوانەیە لە ڕووی ژمارەوە بە یە پەژەوانە هەمووی ئاسایش و پۆلیس و سوانە هەموو ئێستا بکە 15000 ئەوانی دیکە عەشیرەتەکان ڕۆیشت لەسەر مەسەلەی عەشیرەتەکان و برایەتی گەرانیشدا ئەو قسە قۆڕە کۆتایی پێ بێت یعنی برایەتی گەران و برایەتی گەران پەکەکە قەت برایەتی گەرانی نکردووە قەت باوەڕیشی پێ قەت باوەڕیشی پێ هەتا ڕادەیەک ئەتوانین بڵێن هەدەفە لە سەردەمی دەمیرتاش کردوێتی لەگەڵ فێمینیستەکان لەگەڵ چەپە تورکەکان لەگەڵ عەلەویە تورکەکان لە شارەکاندا اتفاقی دەکرد و دەنگێکی زۆری هێنا دەنگی کوردی لە سەدا 5 بوو کردیە سەدا 13 دەمیرتاش ڕاوڕێکان وەنیە بەڵام نە هێزەکانی سووریای دیموکراتیک نە پەکەکە بەخۆی و نە پەژاک و نەوانکە شتێکیان نەکردو بە ناوی برایەتی گەران ئەوەی لە سووریا کرایە برایەتی گەرانی نییە قەت برایەتی گەرانی نەکردووە ئەوەی لە سووریا کراوە کاکە لەگەڵ ئەو عەشیرەتانە سعودیا و ئەمریکا پێکردوونە عەشیرەتەکان بۆ گەورەترینە عەشیرەتی شەمەڕ بەشێکی زۆریان خەڵکی سعودیان بخۆ بە ئەسڵی خۆیان پەیوەندیان زۆر خۆشە لەگە بنەماڵەی ئەلسعود داوایان لە بنەماڵەی ئەلسعود کە ڕزگاریان کردە دەستی داعش چونکە داعش دەیگوت دەبێ بەیعامان پێ بدەن داعش تەبیعەتێکی هەیە کە تۆ بەیعی پێ دەدەی هیچ سەربەخۆیەک و ئۆتۆنۆمیەکت نامێنێتەوە مەسەڵەن عەشیرەتەکانی هەولێر ئاغاکانیان ئەوانەی بەیعیان بە ماڵی بارزانی داوە خەیلانیە نازانم ماڵی ئەنوەر بەجینە نازانم چ ئەمانە زۆرێک ئۆتۆنۆمیان ماوەتەوە دیوەخانیان هەیە عەشیرەت گەرایی خۆیان دەکەن خەنجەری خۆیان لە پشتیانە سواری هەسپێ دەبن وەنیا فستیڤاڵی عەشایری دەکەن بارزانی پارەکەیان دەدا و بارزانی دەیان پارێزی لێیان تێک نادا ئاسایش ناچێتە ناو ماڵەکانیان ناچێتە گوندەکانیان وەنیا لە بۆ تازیەک دەچن تازیەکە دەکەن و دەگەڕێنەوە بەڵام داعش وانی کاتۆ بەیعەت پێدا نابێ عەشیرەت ببینێ نابێ ئەیدۆلۆژیەکەت ببینێ نابێ پێکهاتە کۆمەڵایەتیەکەش ببینێ ئەمان لەوە ترسا ناچار بوون لەگەڵ سعودیا داوایان ئەو داواکاریان لە سعودیا کرد ئەو سعودیا ئەو داواکاری گەیاندە ئەمریکا و سعودیا و ئەمریکا بڕیاریان لە پارەکە سعودیا بدا ئەمریکا لە ڕووی چەکەوە یارمەتیان بدا و ئەمریکا و سعودیا گوشاریان لە هێزەکانی سووریای دیموکراتیک کرد
لەگەڵ ئەم عەشیرەتە عەرەبانە ئیتیفاقی بکە. ئەتۆ بە هەموو عەقلی خۆت ناو لەوە دەنێی برایەتی گەران، ئێوە دەماغسزیە، ئەوە بێعەقلیە، ئەوە کەینە برایەتی گەرانە. هەکە کە برایەتی گەرانی نەکرد. هێزەکانی سووری دیموکراتیک و پێدە نەیان کردووە. من چەندین عەرەبم لێرە بینیوە، ئەرمەنیشم بینیوە، بەڵام عەرەبم بینیوە. عەرەب لە ناوچەی حەسەکە بۆ دانیشتووی حەسەکەیە یان قامیشلیە هاتووتە ئێرە پەنابەری کردو بینیوە، قسەم لێ کرد. گوتوێتی کاکە کۆمیسیۆنیان دروست دەکەن، کانتۆنیان هەبوون، کانتۆنی قامیشلی و گۆبانی نازانم چ لەو کانتۆنانە ئەڵێ کۆمیسیۆن هەبوون. لەناو کۆمیسیۆنەکاندا یەک دوو عەرەب، ئێزیدیەک، دوو کورد، سوریانیەک، تورکمەنێک ئەوانیان دادەنا، عەلەویەک ئەویان دادەنا. بەڵام لە پشتەوە یەک کادرێک ئێمەی بەڕێوە دەبرد کە ئەو کادرێک خەڵکی ئێوەش نەبوو، لە کۆمیسیۆنەکەشدا نەبوو، یعنی وەکو منەظەماتی حیزبی بەعسی سەردەمی پێشوو، یان وەکو ڕێخستنەکانی پارتی بڕۆ ناوچە بڕۆ لەق واستەیە بکە و تاڵ قایمقان چییە، مدیر ناحیە چییە، پارێزگاری هەولێر چییە، چ پیاوێکە، پارێزگاری دهۆک چ پیاوێکە، یان وەکو یەکێتی دان سیستەم بڕۆ مەڵبەند واستەکە بکە تاڵ. شتێکی وا تێگەی ئەڵێ لە بۆ هەندێک وازم هێنا هاتمە دەرەوە لەو کۆمیسیۆنە، معنای چییە می تێدا؟ یعنی لێرەدا ئەتۆ ئیتیفاقت لەگەڵ خەڵک نەکردووە، ئیتیفاقە کراوە لەگەڵ عەشیرەت، ئیتیفاقەکە لە سەرووی پێدە و پەکەکەوان نەبوو، ئیتیفاقە بۆ ئەمریکا و سعودیە کردی بۆ پاراستنی پێکهاتەی عەشیرەتی. عەشیرەتیش بینی ئەمڕۆ کە ڕژێمی ئەسەدڕوخە ئەحمەد شەرع هاتووە، ئەحمەد شەرع عەرەبیە، مسڵمانە، سونیە، عەشیرەتیش پارەی دەوێت. عەشیرەت چ بکا لە پێدە و هێزەکانی سووریای دیموکراتیک و ئەوانە؟ عەشیرەت بەرژەوەندی دەوێت، عەشیرەت کۆمپانیای دەوێت، کۆمپانیا و بەرژەوەندی لە ڕێگەی دەوڵەت دەبێت. عێراق جیاوازە، لە عێراق لە کوردستانی عێراق جیاواز، لە کوردستانی عێراقدا حکوومەت نییە، دەوڵەت نییە خۆ لە کوردستانی عێراق لەوێ هەیە و دەرسیان دەرخستووە ئەمریکا و بەریتانیا ئەوانە، دەرسی عێراقیان دەرخستووە، نابێت سووریا وەکو عێراق، دەبێت حکوومەتێکی ناوەندی هەبێت. کوردەکانیش ئیدارە بکە بەوەی ئەو حکوومەتی ناوەندیە ئێزعاز نەکەن، بەوەی نەبنە کەرەستەیەک هێزێکی دیکە بەکاریان نەهێنێ، دەبێت ئیدارەیان لەو بینەدا معنای ئەوە نییە کورد هیچ قازاز ناکە. لەو چوارچێوەیەدا مرۆڤ تەماشای بابەتەکان بکەوە، لەو چوارچێوە تەسکە ئیدۆلۆژیە حیزبیە کوردایەتیە مرۆڤ بابەتەکان نەخوێنیتەوە باشتر دەبێت. سوپاسدانەکەم کە تاوە کوێستا لەگەڵمدا بوون، کابزانم ئەو کاکیوە هیوایەکە 1930 چی وتووە کەکیوە ببڕۆی جەنابەت دوای ڕێککەوتن لەگەڵ کورد ئەگەری هەیە تورکیا ئیتیفاقی میلی زیندوو بکاتەوە، ڕێککەوتنیە لەگەڵ کورد. چێ گوتویتی ئیتیفاقی لەگەڵ کورد هەیە؟ ئیتیفاقی کورد و تورکیا نییە بابە، ئیتیفاقی دەوڵەتی تورکیا لەگەڵ ئۆجەلان هەیە، لەگەڵ پەکەکەش نییە، لەگەڵ ئۆجەلان هەیە. کاکە دەکات ڕاست قسە بکەن، ڕاستی بکەنەوە، ئەم سەعاتێک زیاترە قسە دەکەن. ئیتیفاقی کوردی چ کاکە؟ کە ئیتیفاق لەگەڵ کورد هەیە؟ ئیتیفاق لەگەڵ کورد هەبێ دەبێ باسی کورد بکە، کوردی تێدایە کوردی دانێ، ئۆجەلانی تێدایە، پەکەی تێدایە. لەو چوارچێوەیەدا بابەتەکە مرۆڤ ئەوە بکە باش دەبێت. تورکیا لەناو خۆیدا کۆمەڵی گۆڕانکاری دەکات. ئەو دەوڵەتە قوڵەی کە لەسەر زاری خەڵکە وەکو بنیشت، ئەو دەوڵەتە خۆی بەشێکی نەمایە و بەشەکەی دیکە گۆڕانکاری بەسەردا هاتیە. لە سەردەمی ئۆزالدا دەوڵەتی قوڵ شتێک بوو، لە سەردەمی ئەردۆغاندا شتێکی دیکەیە. ئەو دەوڵەتە قوڵە ئێستاکە خەریکە هەڵدەوەشێتەوە، خەریکە ڕۆژانە چەندێکیان دەگرن و تاقیقیان دەکەنەوە لەسەر گەندەڵی فلان و بێوە تێگەی هەندێکیان دەکوژن، هەندێکیان دەگرن. ئاک پارتی بەخۆی لەگە باخچەری دەوڵەتی خۆی دروست دەکەن، دەوڵەتی قوڵی ئەردۆغان دروست دەکەن. لەوێدا ئەوانە پێویستیەکیان بە
نوێنەری کوردەکان هەیە نوێنەری مەشروعی کوردەکان هەیە کە ئەو جەلان دەم پارتی پەکەکە نییە ئەو جەلان دەم پارتی ئەوە دەکاتە کوێ ئەو ئیتیفاقات چەند درێژ دەچێشی جارەی ناسان هەڵبژاردنێک لە پێش تورکیادا حتمەن هەیە و ئەردۆغان دەیەوێت جاری چوارەم هەڵبژێترێت لەوێدا حتمەن پێویستی بەوە نەدەبێت وەلو چوار سێوێدا ڕەنگ بێ سەودا و مامەڵەی کرابێ من ناسان زانیاریم نییە سپاس دەکەم کاکە ئەگە پرسیارتان کرد نیشانەی پرسیار دابێن من چۆن بزانم ئەوە پرسیارە کاک NZBDSTI نسبەتدستی کاک نسبەتدستی پێشتر لە لایفێکدا باسی ئەو بابەتە من کردووە دەبێتە دووبارە و زیاتر لە سعاتی کە قسە دەکەم نامەوێ هاوڕێیان ناڕەحەت بکەم سوپاستان دەکەم بۆ بەشداریکردنتان تاوەکو ئێستا مەمنونم هیوادارم سوودی هەبێ تکایە شێر بکەن لە بۆ دۆستانتان بنێرن لایک بکەن و زەنگڵی ئاگدارکراوە کە ئێستا ئاکتیفە بەردەوام چرکە بکەن هەتا بەرنامە ئێندە کاتێک خۆش هەر بژین ئەوانەی نەبوونەتە سوبسکرایب کە زۆرن تکایە سوبسکرایب بکەن